خاتو سیڤەر مستەفا ڕاهێنەری گەشت و پێدانی مرۆیی. خاتو سیڤەر سڵاوت لێ بێم کاتت باش بەخێر بێی بۆ ستۆدیۆی پرۆگرامی ڕۆژێکی نوێ. بەخێر بێت. زۆر سپاس سڵاو لە ئێوەی بەڕێز و سڵاو لە هەموو بینەران و بیسەرانی کەناڵی کورساتی ئەزیز. سپاس بۆ میوانداریە. سپاس بۆ تۆش خاتو سیڤەر با بۆ دەست پێ بکەین سەرەتا پێناسەیەکی جگەرەمان بۆ بکە. بەڵێ ئەمڕۆکو ڕۆژی بەرەنگاربوونەوەی جگەرە سەرەتا بە پێناسی جگەرە دەست پێ بکەین بزانین جگەرە چییە. دەبان بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی و ساڵانەکە بەردەوامی ئامار دەرەکات لەسەر زیان و کاریگەریەکانی جگەرە لەسەر تەندروستی مرۆڤەکان ئێمە ئەومان بۆ دەرەکەوێت و ئەتوانین ئەوە بڵێن کە جگەرە ئەو ژەهرە مەترسیدار و کوشندەیە کە کاریگەری تەواوی هەیە لەسەر لایەنی دەرونی و جەستەی و ئابووری کۆمەڵایەتی تاکەکان و ژەهرێکە کە لە هەر چرکەیەکدا کەسێک و لە هەر ساڵێکدا 6 ملیۆن کەسی پێدەکوژێت واتە کوشندەیە ئەوەنە کوشندەیە زۆر زۆرە. بەڵێ ڕێژەکە زۆر زۆرە و ئەتوانین بڵین لە هەر نەفەسێکە ڕۆژێک لە تەمەنی مرۆڤەکان کەمە کاتەوانێ و ساتێکیش زووتر و زیاتر لە مردن و لە شەرپەنجە نزیکیانە کاتەوە. و وەکو زانین لە راپۆرتەکەی بە ڕێزیشتانە بینیمان کە مێژووی جگەرە زۆر کۆنا ئەتوانین بڵین مێژووی جگەرە ئەگەڕێتەوە بۆ سەدەی 15ەم کە لەلایەن کلیستۆڤەر کۆلۆمبۆسەوە دۆزراوەتەوە دواتر وەکو نەخۆشی تەشەنەی کردو بە هەموو وڵاتەکانی جیهانە و وڵاتەکە ئێمە هەرێمەکە ئێمەش بەدەر نییە لەوە ئێستا ڕێژێکی بەکارهێنەری زۆری جگەرە هەیە لە وڵاتەکەی ئێمەشە. وەک دەزانین کە ئەمڕۆ بە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی جگەرە دادەنرێت. ئایا مەبەست لە دانانی ئەم ڕۆژە چییە بۆ بەرەنگاربوونەوەی جگەرە؟ ئایا بە یەک ڕۆژ کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە ئەو کەسانی کە جگەرە ئەکێشن وابکە وردە وردەواز لە جگەرە کێشان بهێنن؟ ڕاستێکی ئەگەر ئێمە ئامارەکانی وڵاتانی جیهان وەرگین بەڵێ کاریگەری هەبووە لە سەرکەمکردنەوەی ڕێژەی جگەرە بەڵام ئەگەر ئاماری هەرێمی کوردستان وەرگین بەداخەوە نەخێر. وەکە زانین ئەم ڕۆژەدانراوە بۆ بەرەنگاربوونەوە دژی جگەرە کێشان ینی ئەتوانین بۆمانە بڵین کە هەوڵ هەموو وڵاتان هەوڵێن کە جەنگێک بەرپا بکەن دژی جگەرە کێشان چکە بەڕاستی ئەوەنە کاریگەری خراپی هەیە لەسەر ژیانی مرۆڤ کە سەلمێنراوە نە بەهۆی جەنگەوە بۆ نمونە نە بەهۆی مادە هۆشبەرەکانەوە نە بەهۆی هەر هۆکارێکە ئەبێتە هۆی مردن هیچ هۆکارێکیان هێندەی هۆکاری جگەرە کێشان گەورە نیە لەسەر کوشتنی مرۆڤەکان. لەبەرەوە ئێستا لە ئەوروپا لە ساڵایانی پێشودا و لە ئێستاشە لە وڵاتانی دەرەوە جەنگێک ڕاگەێنراوە بە ناوی جەنگی دژی جگەرە دژی کێشانی جگەرە هاتوون هەوڵیان ناوە کە لە ڕێگەی چەند ڕێنماییەکی تەندروستیەوە لە ڕێگەی پێدانی هۆشداریەوە لە ڕێگەی دەرکردنی یاسای نوێوە لە وڵاتەکەیان هەوڵ بن کێشانی جگەرە کەم بێتەوانێ. هاتوون بۆ نمونە گرنگترین خەڵکە کردویانە لە شوێنە گشتیەکان لە فڕۆکەخانەکان لە دایرە و فەرمانگەکانیان جگەریان قەدەغە کردووە کێشانی جگەرە لە وڵاتەکەیانە بەم شێوازە قەدەغیان کردووە یاخود شوێنێکی زۆر بچووکیان بۆ داناوە بە کەسەکان ئەڵەن ئەگەر تۆ جگەرە بکێشیت ئەتوانی لەم شوێنە بچووکەیە جگەرە بکێشی ئەمەش واکە کە تۆ سزایەکی دەرونی بۆم کەسەدا بنی کە تۆ ئەمە ئێکەی هەڵەیە بۆیە تۆ ئەخریتە سوچێکەوە بۆیە تۆ قەدەغەت لێ ئەکرێکە لە هەنی شوێنە جگەرە بکێشیت. بەمەش بەتایبەت لە وڵاتی بەریتانیا بە ڕێژەیەکی بەرچاو ئەم ڕێگایان و ئەم تەکنیکانە کاریگەری هەبووە لەسەر کەمکردنەوەی جگەرە بۆ ناگەریەکێک لە وڵاتەکان وەرگین بە نمونە بەریتانیا بۆ کە ئێستا بەم تەکنیکانە ڕێژەی جگەرەکێشان لە وڵاتەکانیان نادابەزیوە. بەڵام ئێمە ئەگەر ئاماری هەرێمی کوردستان وەربگرین کە ئەمە گرنگترە بۆ ئێمە لە ساڵی 2010 لە یاسایەکیان پەسەند کرد لە پەرلەمانی کوردستان یاسای بەرەنگاربوونەوەی جگەرە کێشان بە ئامانجی ئەوە و بە هیوای ئەوەی کە جگەرەکێشان لە وڵاتەکەمانە کەم بێتەوە بەڵام بەداخەوە ئەم یاسایە نەک بووە هۆی ئەوەی کە جگەرەکێشان کەم بێتەوە بەڵکو وای کە ڕێژەکە زۆر زیاتر و زیاتر بەرز بێتەوە بە تایبەت لە ناو نەوجوانان و خوێندکارانی قۆناغی ئامادەیدا. ئەمەش ئامارەکان ئەمەمان بۆ دەرەخەن لە ساڵی 2006 ڕێژەی جگەرەکێشان لە هەرێمی کوردستان لە 13 بووە بەڵام 10 ساڵ دواتر ڕێژەی جگەرەکێشان لە هەرێمی کوردستان بۆتە لە 23 کە ئەمە ڕێژەیەکی زۆر زیاتر و لە ئێستا تەبان ئەو ڕێژەیە زۆر زیاتر بەرز بۆتەوە. واگەرێمە ئامارەکانی بەڕێوەبەرایەتی پلان و بەدواداچوون لە وەزارەتی بازرگانی و چاکسازی هەرێمی کوردستان وەربگرین ئەڵێ تێچووی
جگەرە یاخود هاوردەکردنی جگەرە مەزەنداکرێت بە 1 ملیار دلار ساڵانە لە هەرێمی کوردستان کە ئەمە بڕێکی زۆرە ئەگەر بێت و ئەم ڕەپارێ لە شتێکی کەیە بەکار بهێنرێت یاخود هۆشداری هاوڵاتیانمان ئەوە بێکە وازە جگەرە کێشان بێن و ئەم ڕەپارێ لە شتێکی کەیە بەکار بێنن پێم وایە زۆر ئیسفادە سوودێکی زیاتری ئەبێت دەتوانین بڵین کە زیانێکی ئابووری زۆری شیگەیاندە بە وڵاتەکەمان خۆت ئاماژەت بۆ کرد لە وڵاتاندا ئێستا جگەرە کێشان بە ڕێژێکی زۆر کەمی کردو بە پێی توێژینەوەی کە من خوێنمەوە ئەڵێ لە وڵاتی سویددا ئێستا ڕێژەی جگەرە کێشان بۆ لە 105 وا مەزنە دەکرێت کە بێکێک لە وڵاتانە لە مۆدوانەی بهێنرێت وڵاتێکی بێجگەرە کێش وەڵامەخۆ ئاماژە پێکرد لە کوردستاندا باشە خات و سیڤەر لە وڵاتە ئەوروپیەکانە لە وڵاتانی دەرەوە باجێکی زۆر خراوەتە سەر جگەرە نرخەکەی ئەمەش بۆتە هۆکاریەوەی کە نرخەکەی زۆر بەرز بێتەوە بەڵام لە هەرێمی کوردستانە کەمترین بڵێن نرخی جگەرە پاکەتێک جگەرە 500 دینارەوە زۆرترینیشی ئەگاتە 7000 بۆ 8000 دینار ئەمە هۆکاری زیاتر بڵاوبوونەوەی جگەرە نییە بەتەکید یەکێک لە هۆکارە هەر سەرەکیەکان کەمی نرخی جگەرەیە وەکۆزانانی وەکو بەڕێزیشت ئاماژت پێە لە وڵاتانی دەرەوە باجێکی زۆر خراوەتە سەر جگەرە هەتا بۆ نمونە هەنێ بازرگان هەیە ئیشی ڕەشی پێوەکە بنە بە قاچاخێنێتە وڵاتەکەی ئەو لەبەری ڕێژەکە ئەوەنە بڵین بڕەکی ئەوەنە گرانە ناتوانێت هاوڵاتیەکان ناتوانن ئەمەش کاریگەری تەواوی هەیە کە لەسەرەوەی هاوڵاتیان دوورکەونەوەی بەڵام لە هەرێمی کوردستان بەداخەوە کەمترین نرخ کە ئەسڵن بەهاینە لە وڵاتەکەمانە جگەرەیە کە لەلایەنی دەرونی و جەستەی و بۆ نەتەندروستیشەوە گەورەترین کاریگەری هەیە لەسەر تاکەکان ینی هیچ شتێ هێندەی ئەوە کوشندە نیە بۆ مرۆڤەکان بەڵام بەداخە لە وڵاتی ئێمەیە ئەو بەهاینە بە تاکید نرخی جگەرە لە وڵاتی ئێمەیە کاریگەری تەواوی هەیە کەوەی کە هەر کەسێ بیەوێ بتوانێت جگەرە بکێشێ بەڵام ئەگەر بێت و ئەم یاسایە لە وڵاتی ئێمەشا پەسەند کرێت و باجێکی زۆر بخرێتە سەر بۆ نمونە هاوردەکردنی جگەرە و نرخەکەی گران بێ بە تاکید ڕێژەی جگەرە یەکێکە بێ لە هۆکارانە کە ڕێژەی جگەری پێکەمەکرێتەوانێ لە ئێستادا هەندێک کەس بۆی کەواز لە جگەرە بهێنن ئەچن بەلای جگەرە ئەلکترۆنیەکان یاخود ویب کە ئێستا ئەمە لە نێو هەرزەکاران و خوێندکارانیشدا زۆر باوە بەڵام ئەگەر بینە لای لە سلایەنە ئابوووریەکەی نرخی ویب و جگەرە ئەلکترۆنیەکان نرخێکی زۆر زیاتری هەیە لە جگەرەیەکی ئاسایی ئەمە ئەبێتە جێگرەوە بۆ لەبری جگەرە لەبری کە بیوێت واز بهێنێت و ئەو خۆی جگەرە ڕۆژانە تەرک بکات تاکید ئەزانین هەموو ئەمانە بڵێن پێکاتی جگەرە چیە پێکاتی جگەرە لە ڕوەکی تووتن کە بە تۆ باکۆ ناسراوە پێکاتی سەرەکیەکەی نیکۆتینە و نیکۆتین لە ئەم جگەرە ئەلکترۆنیانەیە هەیە لە جگەرێچکە هەمان دروستکردنەوەی لە هەموو زیانەکانی بەڵێ و بە هەمان شێوە نێرگەلەش کێسا زۆربەی گەنجەکان ئەیکێشن ئەمانە هیچ جیاوازیەکیانە لە ڕووی تەندروستیەوە بگرە ئەمان زۆر خراپترن لە جگەرەش چکە چەندین مادەی تریتیە وی پێکاتی بەپێی ڕێکخراوی سی ئەمریکی جگەرە پێمان ڕاگەنە کە جگەرە 600 مادەی تیا 600 مادەی سەرەکی تیا بەڵام لە کاتی سووتانە ئەم مادەیە ئەگۆڕێ بۆ 7000 مادە و لە ناویشیانە سەلمێنراوە کە 69 مادەیان کە لە 100 سەلمێنراوە ئەبێتە هۆی کاریگەری تەواوی هەیە لەسەر شێرپەنجە بۆ مرۆڤەکان کەواتە ئەگەر جگەری ئەلکترۆنی بێ و ئەگەر هەر جگەرە بێت کە کەسەکانی کەشن یاخود نێرگەلە بێ کاریگەری تەواوی هەیە لەسەر تاکەکان ئەمە نییە بڵێن ئەمە بێت بە جێگرەوەی ئەو نەخەر یەک لێک خراپترن باشە خات و سیڤەر باسی زیانە تەندروستیەکانیمان کرد و وەک هاوکارم پەیوەندیش لە گرافیکەکە ئاماژەی پێیە باسی زیانە کۆمەڵایەتیەکانیمان بۆ بکەی زیانە کۆمەڵایەتیەکانی جگەرەی کێشان چییە؟ بە تاکید وەکو ئاماژەمان پێیا زیانی تەندروستی هەیە زیانی دەرونی هەیە و کۆمەڵایەتی و ئابووریشی هەیە باشە باسی ئابوووریەکەمان کرد تەندروستیەکەم بەس کۆمەڵایەتیەکەی کەمترین کات باسی زیانە کۆمەڵایەتیەکان یان زیانە ژینگەیەکانیەکرێ زیانە کۆمەڵایەتیەکانی بە تاکید وایە ئەوەی کە ئاماژەمان پێیا لە وڵاتی ئێمەیە زۆر نەباش خراوەتە سەر بۆ نەجگەرە کێشان نە زۆر گرنگی دراوە بە جگەرە کێشان زیانێکە لە زیانە ینی زۆر سەرەکیەکان ئێستا گەنجەکانمان لە قۆناغی ئامادەییدا بۆ نمونە دووریان نزیک ئاگادارین کە جگەرە ئەکێشێ ئەمە یەکێکە لە زیانە کۆمەڵایەتیەکان بۆ کۆمەڵگەی ئێمە لەوانەیە کاریگەری تەواوی هەبێت لەسەر خێزانەکانمان ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ نمونە مناڵێک ئەو هۆشدارینە یاخود دایک و باوکی پێی ناڵێت بۆ نمونە ئەمە کاریگەری هەیە زیانی هەیە یا بەم جۆرەیە یاخود باوکی یان مامی یان خاڵی لەبەر چاوی یا جگەرە ئەکێشێ ئەمە کاریگەری تەواوی هەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەسەر مناڵەکەش مناڵەکە بۆ نمونە وا بیر ئەکاتەوانەیە
لە قۆناغێکایە کۆزانن هەرزەکار دەسەباب و هەنێ شت کە جیاواز بێ کە گەورەکانێکە حەزەکامیش تاقی کاتەوە یەکێک لەوانە جگەرە کێشانە ینی حەزەکات تاقی کاتۆ بزانێ ئەمە چییە کە هەم باوکی بەداخەوە هەنە لە دایکەکانی شەرەی کێشن یاخود خاڵی مامیا و کەسانی لە چواردەورین ئەی کێشن بزان ئەمە چییە حەزەکە بۆ تاقی کاتەوە ئەمە یەکێکە لەلایەنە کۆمەڵایەتی خراپەکان کە کاریگەری لەسەر بۆ نمونە تاکێکی خێزانێک هەیە کە ئەم جگەرەیە ئەکێشێت یاخود بۆ نمونە لە هەموو مارکێتەکان ئێستا ئەم ڤایپ و ئەم جگەرانە ئەکێشێت ئەنی ئەفرۆشێت هیچ بربەستێدا نەنراوە کە ئەوەی ئەگەر گەورەیەک بڕوە بیکڕە یاخود مناڵێ بڕوە بیکرێت جیاوازیان نیێستا بە هەمان شێوە مناڵەکە توانێت بچێ بیکڕێنی هیچ پرسیارێکەوەی لێ ناکرێت لەوانێ بە ڕێژێکی کەم لە هەنێ مارکێتا پرسیاری لێ بکرێت بۆ کێتەوێ بۆ چیتەوێ بەڵام زۆر بە ئاسانی ئەفرۆشێت و ئەوە ئەمەشێکێکە لایەنە کۆمەڵاتەکانی کە بە ئاسانی بەناو گەنجانمانە بڵاو ئەبێتوانێت و کاریگەری خراپ دروست دەکات و تۆ تاکێکیش بەرهەم یعنی لەو ڕێگە و تاکێک بەرهەمەیەکە ناتەندروستە لە ڕووی دەرونی و جەستەییەوە تاکێکی ناتەندروست بەرهەمێنرێت و دووریان نزیک لەوانەیە لە ماوەی پێشوە ئاگامان لێ بوو بێ و لە هەواڵەکان گوێمان لێ بوو بێ کە کەسێک بەهۆی جگەرەیەکەوە چەندین پارچە دۆنم زەوی گەنمی سووتان بەهۆی فەڕیانی جگەرەیەکەوە کەواتە سەری لەم لایانی کۆمەڵایەتێکم لایانی ئابوورێکی زەرێکی زۆریە لەوانێ هەر سەیری بکەین هەمووی زیان بەڵە هەمووی زیانە لەوانە لانی کۆمەڵایەتێکە تووشی کێشە و مەشاکل بووە بێجگەلەوەی کە لەلایانی تەندروستەکەەوە خۆی وێران بووە لەلانی کۆمەڵاتی ئابوووریەکەشەوە ئەم کەسە تووشی مشکلەوە بۆ نمونە زیانێکی گەورەی گیاندووە هەم بە بەرامبەر هەم بە ژینگەکەش باسی لە مارکێتەکان کرد کە ئەسە بە ئاسایی ئەم فەیک و جگەرە ئەلکترۆنیان و جگەرەی ئاساییشی تێدا دەفرۆشێت ڕاستە هەندێک جار لەسەر پارچەوەرەقەیەک نووسراوە زائید 18 ساڵ بەڵام لەوانەیە لێ پێچینەوە لێ پرسیینەوەیەکی وانە بێت بەڵام جگەلەوە ئەم ماوەیە دوور و نزیک ئێمە ئاگامان لەوە بۆ لە ناوەندەکانی خوێندن ئەمە خوێندکاران ئەبینین کچ و کوڕەکان کە جگەری ئەلکترۆنیان پێە وەکو باوێکی لێ هاتووە لای ئەوانەکو خوێکی لێ هاتووە و لە هەندێک لە ڤیددیۆکانی شابینیمان ڕەوەند کە لەلایەن وەزارەتی پەروەردەوە دانرا بوو کە دەستیان بەزەر زۆر ڕێژەیەکی زۆر لە ڤیداگرتووە لە خوێندنگاکاندا لە خوێندنگای کچان و کوڕانیشدا ئایا ئەمە چۆن وا بکرێت کە پەروەردە ڕێسایەکدا بنێت یاکوت فرتەرێکدا بنێت بۆ ئەو فرۆشگانی کە لە قوتابخانەکان هەیە و هەروە بۆ قوتابیەکان بەتاکید ئەبێت ینی پێش هەموو ینی پێش ئێ بڕۆینە سەر وەزارەتی پەروەردە پێش ئێ بڕۆینە سەر مارکێتەکان خێزان زۆر مهمە خێزان چونکە پایەکی سەرەکیە لە کۆمەڵگەمانە و خێزانە تاکێکمان بۆ بەرهەمەیەنێت تاکێکی تەندروست و ڕۆشن فکرمان بۆ دروستەکە زۆر گرنگە خێزانەکانمان ئەو هۆشداریان هەبێت چون کاتێککە تۆ تاکێکی تەندروست پەروەردە ئەەکەیک ئەینێریتە دەرەوە بۆ کۆمەڵگا ئەگەر هەموو مارکێتەکان بەڕای من جگەرە بێت یاخود جگەرە ئەلکترۆنیەکان بێت یاخود هەموو کافتریەکان پڕبێت لە نەرگەلا کە تاکێکی تەندروست و واتێت گیان لەناو خێزانەکەیە وا پەروەردەت کرد کە ئەم شتا بۆ تەندروستی تۆ خراپە و کاریگەری ئەبێت لە داهاتوودا تووشی جۆرەها نەخۆشی و تووشی جۆرەها لایەنی دەرونی خراپت ئەکا کە تاکەکە لەمە تێگەیشت ناچێت بەلای ئەوانەیان بەڕای منێنی بەپێی بۆ نەگەشە پێدانی مرۆی ئەو کەسەش ئەم مناڵە لەم تەمەنەوە کە فێرێک کرد دوور ئەکەوێتەوە لەوە بەڵام بەداخەوە لەوانێ زۆربەی خەزانەکان ئەو هۆشداریان نەبێ بۆ نمونە دانیشن بە تایبەت مناڵەکان فێری ئەوەکەن بۆ ئەم شتە خراپەیە دانە دایک و باوکەکە خۆی بیکێشە لە بەرەوەی مناڵەکە گوێ لەویش ناگرێت ئەو پرسیارەکەم من تۆ باوکەکە ئەیکێشێت بەڵێ من بۆ نمونە ئەگەر بیکێشم چۆن بە مناڵەکەم بڵێم خۆم جگەرەکەم بەدەستەوە چۆن بە مناڵەکەم بڵێم جگەرە مەکێشە لەبەرەوەی خراپە ڤایب مەکێشە لەبەرەوەی خراپە ئەو کێشە گەورەکەیە فعلان ئەو کێشە گەورەکەیە کە ئەبینێت دایکێتەمان مناڵوە شتێک ئەکات کە ئەیبینێت یعنی تۆ تاکێک با هەرزەکارێک بێ با لە جامیعەش بێت تۆ کە بینی لە مناڵیەوە بەو شێوەیە پەروەردە بوو دایکی باوکی بینی چواردەورەکەی بینی بۆ نمونە ئەمە بەلایەوە ئاسایی بێت لە دیارە ئەم شتە ینی ئەو ئەهمیەتی نییە ئەو زەرەرەی نییە بۆیە منیش خێزانەکەم بەکارێنێ لەبەرەوە قەناعەتکردن بەم کەسا کە وازە جگەرە بێنە یاخود بۆ نمونە نێرگەلە نەکێشەیە ئەمەنەکە تۆزە قورسە بەڵام لێرەیە ئەنجا ئەچینە لەسەر پەروەردەگەر زانیمان خێزانەکە بۆ نمونە کاریگەری نەبوو لەسەری لێرەیە کەرتی پەروەردە بۆ نمونە هەم وەزارەتی تەندروستیان وەزارەتی پەروەردە پێویستە کۆمەڵە یاسا و ڕێسادا بنێن هەم لە ناوەندەکانی خوێندنە هەم بۆ مارکێتەکان کە بەشێکی بەربڵاو جگەرێتی ئەفرۆشێت
کۆمەڵ یاسا و ڕێسا دابنرێت کە بە جددی کاری لەسەر بکرێت کە نەتوانێت هەموو گەنجێک هەموو مناڵێک نەتوانێت ئەم جگەرێ بەکار پێێنرێت یاخود بەردەوامی هۆشیاری تەندروستی ڕێنمایی تەندروستی لە ناوەندەکانی خوێندن و پەروەردەدا بە بەردەوامی بڵاو بکرێتەوە بە ئەو خوێندکارانەی کە لەو تەمەنە نەوجوانیانن معارزن بۆی کە جگەرە بکێشن و مامۆساکان و کەرتی پەروەردە و هەروە تەندروستی زۆر کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە هۆژاری تاو بخاتە بەردەم ئەو خوێندکارانەی کە بۆ نمونە معارزن بۆی کە تووشی ئەو نەخۆشیە ئەتوانین بڵێ نەخۆشی ئەو جگەرە کێشان و ئەم نەخۆشیە ببن. باشە خات و سیڤەر کەسێکی جگەرە کێش چۆن وازدە جگەرە بێنێ جگەرەکەی بشکێنە پاکەتەکەی فڕێبات و ئیتر نەچێتەوە بەلایە چکە زۆرمان بینیوە چەنەها جار ئەم بڕیارەی یاوە بەڵام چۆتەوە سەری بەڵام چۆن ئەو بڕیارە بات ئیتر دڵی بووی لێنە نەچێتەوە بەلایە. ڕاستەکەی وا لە کەسێ بکەی کە جگەرە نەکێشێت کە مودەیەکی زۆرە جگەری کێشاوە وای لێ بکەی کە نەیکێشێ ئەمە لە ئێستا زۆر قورس بووە چونکە وەکۆزانین مادێ نیکۆتینیانی ماد هەموو تاکەکان هەر کەسێک کە ئەیکێشێت ئالوودەی ئەبێت ئالوودەی بێ وەکو کۆکاین و بۆ نمونە تلیاک یعنی هیچ فەرقێکی نییە هەمان پێکاتیان هەیە کە ئالوودەبوونی کەسێک بە بۆنە بەجگەرەوە بتەوێ بە ڕێگەیەکی ئاسان یا بە ئاسانی لە جگەرە کێشان دووری بخەیتەوانێ زۆر قورسە بەڵام ئەبێ ئەو کەسە بۆ نمونە خودی خۆی ڕاستەلانە چواردۆرەکی کاریگەری هەبێت تەرجیعی بکەن زیاتر بۆ نمونە لایەنە تەندروستیەکانی پێ بڵێن خراپە یا پێ بڵێن چەند کاریگەری هەیە لەسەر چواردەورت بۆ نمونە تو کاتێک کە جگەرەیەک ئەکێشی ئەو کەسی کە لەگەڵیشتایوەکوە هەر جگەرەکەی کێشابێ چکە وەکو تۆ زیانی پێگا وەکو تۆ بۆ نمونە لە هەموو لایەنەکانەوە تۆ زەرەرت لێیاوە ئەبێ ئەم کەسە خۆی لەوە تێبگات کە ئەم زیانە بۆ تەنها بۆ خۆی نییە تەنها زیان و زەرەری لەسەر ژیانی خۆی نییە لەسەر چواردەوری خۆشی ئەمەرەکەش بینیمان ساڵانە ڕێژەیەکی ئەو کەسانی کە ئەندامانی خێزانەکان بەهۆی جگەرەوە زیانی تەندروستیان پێگات و گیانیش لەدەست زۆر ڕاستە وەکو جگەرە کێشەکە کاریگەری هەیە لەسەر بەڵام من باش لەلایەنی دووەم کرد کە من جگەرە کێشتیم بەڵام ئەو دووکەڵی جگەرەیە دێت بەسەر منە هەنێ جارێ بوون کە کەسێک جگەرە ئەکێشێ پێڵی بێ زەحمەتم بە بۆنی دووکەڵەکە ئاجم لەوانەیە پێی ناخۆش بێت لەوانەیە کاردانەوەیکی ناخۆشیشی هەبێت بڵێت ئەمە حەز ناکات لەگەڵ منابێ نه مەسەلە ئەوەیە کە من بە دووکەڵەکە ئاجم لەوانەیە من کێشێکی تەندروستیم هەبێت لەوانەیە کێشێکی دەرونیم هەبێت لەگەڵ ئەم بۆنی دووکەڵەیە بەتاکی دەتوانەوە بکەینە یەکێ لە خاڵە کۆمەڵاتیەکان لایەنە کۆمەڵاتیەکەشی کات تۆ ئەبێتە هۆی بێزارکردنی چواردەورە تۆ نازانی بەرامبەرت چ نەخۆشیێکی لەوانەیە کێشە هەبێ لە کۆندامی هەناسەیە بۆ نمونە لەوانەیە کێشە هەبێ بۆ لە دڵیا کە جگەرە ئێستا هۆکاری سەرەکی جەڵدەی دڵە یعنی پێی ئەوتێ بەنزینی نەخۆشیەکانی دڵ ینی ئەوە کاریگەری خراپی هەیە تۆ نازانی بەرامبەرت چ نەخۆشیەکی هەیە کاتە تۆ جگەرە ئەکێشیت و تەنیابی لە خۆتەکەی تەوانێت کاتێ بەرامبەرت پێت ئیزعاجەبێ ینی ئەو کەسانە نابێوانەش لە دڵ بگرن چکە بەڕاستی بلەوە تێبگەن کە کاریگەری تەواوی هەیە لەوانە بێتە هۆی مردنی لەوانێ بێتە هۆی مردنی کەسێک بەهۆی ئەم جگەرەی کێشانەی ئەم کەسەوە بۆ نمونە ژیانی لەدەست بە کۆمەڵە نەخۆشی هەیە کە جگەرە زیە ئەکا بەهۆی جگەرەوە زیە ئەبێت و خراپتر ئەبێت و ئەبێتە هۆی مردن لەبەرەوە ئێمە وەکو ئاماژەمان پێ بتوانین کەسێک ڕابگرین لە جگەرە کێشان تۆزێ لە ئێستا زەحمەتە بەڵام تاک ئەبێ هەنگاوەکان چییە؟ هەنگاوەکان پێویستە تاک خۆی هۆشداری ئەو هۆشداری هەبێ ئەبێ قەناعەت بەخۆی بکات کە یەکەم وەکو ئاماژەمان پێ یەکەم شت ئەو هەموو کاریگەری خراپانەی هەیە لەسەر تەندروستی کاتێککە تۆ بزانی تۆ ژەهرێک ئەکێشیت تۆ ژەهرێک بە خودی خۆت بەکارهێنی بەڕای من ئەبێ ئەو تاکە ئەو هۆشت ینی ئەو قەناعەتە بەخۆی بکە هیچ شتێ لە ژیانی خۆی گرنگتر نییە یعنی تاوەکو خۆی ژەهرێک بەدەستی خۆی بخاتە ناو جەستەیەوە ئەمە یەکەم خاڵەکە ئەبێ قەناعەتکردنە دووهەم ئەبێ بە هەمان شێوە ئەو بڕوای لا دروست ببێ ئەو کاریگەری کە بۆ خودی خۆی هەیەی بۆ چواردەوریشی هەیەت یعنی بۆ هەمان شێ بۆ چواردەوریشی هەیەی بە هەموویەوە ئەماگەێنێتەوە سەر ئەو ڕێگەیە کەسەکە خودی خۆیەتی چواردەور ئەتوانێت کاریگەری بە خێزان بۆ نمونە بە بەردەوامی پێی بڵێ خۆزگە بۆ نمونە ئەمەت نەکێشایە خۆزگە وازت لێ بێنایە ئەهات تەرجیعکردنی هاوڕێ بۆ هاوڕێ بۆ نەدایک و باوک بۆ مناڵەکەی مناڵ بۆ باوک و دایکی کاریگەری ئەبێ لەسەر بەرامبەر لەوانەیە ئێمە لە خێزانەکانمانە ببینین ئەگەر مناڵەکەی چەند جارێ بە باوکی تۆ باوکە خۆزگە وازی لێ بێنی من نمونەیەکم لەسەرەوە لایە کچ و کوڕەکانی گەورە بوون باسی پیاوێکەکەم کچ و کوڕەکانی گەورە بوون و دکتۆر پێی وتووە تۆ ناتوانانی یەک جگەرە بکێشیت
باشە بەڵام ئێستا ئەم ڕۆژانە پاگەتێک جگەرە کێشێت بەڵام بەدزی مناڵەکانیەوە ئەمە مناڵەکانی چی پێچوانی ئەوەشەوە هەندێک جا بۆ نمونەیەکێک دوو هاوڕێن یەکێکیان جگەرە ناکێشەوە تریانە دەوەرە با بچین بێ کۆچگەرەیە بکەشین بە کوپێک چاوە ینی کوپە چاکە ئەبەستێتەوەوانێ بە کێشانی جگەرەکەەوە بەکارێنن بۆ جێگرەوەی هەم فراخێکی هەیە بۆ کێشە خەفەتێکی هەیە بە جگەرەکە پۆشاکێک پڕکاتەوە بەتاکید طبعا ئەوە دیارە کاریگەری خێزانەکەی هەبووە لە سەریە ها ناتوانێت لە بەردەمی مناڵەکانیان بیکێشە لەبەری ئەوەنێ پێیان وتووە مەیکێشە بۆت خراپە بۆ نە پزیشکەکان وتویانە تەندروستیت پێی تێگەچێ سێری کە گەر سیرکەین هەمووی ئەمانە کاریگەری لەسەر ئەم کەسی کە بەڕێزت باست کرد کاریگەری لەسەر ئەم کەسە هەبووە کەواتە ئەم شتانە کاریگەری لەسەر تاک دروستەکە بەڵام دوجار هەر خۆیەتی ئەگەر خۆی قەناعەت نەکات ئەگەر هەمومان قسەی بۆ بکەین و هەموو پزیشکەوە بەڵێ بەڵام ئەچێت ئەڵێ سێ شەو بۆمە لە باڵکۆنەکە بینین بە جێوە چۆ کە ئێمە خۆگەرێکی سەر خێزانەکان وەکەزان هەنێجا مناڵ بەدزی باوکی یاخود بەدزی دایکەوە ئەو جگەرە یاخود ئەو ڤیپانە بەکار ئەهێنێت پێویستە دایک و باوک بە شێوەی سەرزەنشت وا لەو مناڵەیان بکەن کەواز لە جگەرە بهێنێت یاخود بە هەندێک ڕێگای دیکە کە ئەو منداڵە بێنە سەر ئەو ڕێگای کە ئەوە زیانی هەیە لە هەموو لایەنەکانی ژیانی بەتاکی لەلایەنی پەروەردەی مناڵە ینی ئەوەی کە پێویستە کەمترین کات بەکار بهێنرێت سەرزەنشکردنە چونکە مناڵ بە زمانی نەرم تێگا بە زمانی خۆشەویستی تێگا لەگەوەی کە تۆ بە زمانێکی ڕق و زبر و ئەوە ئەم قسانی پێ بڵێ جا لە کاتێکا گەنجێکە تازە پێگا و بۆ نمونە بڕوای بەخۆیەتی و ئەوەنی حەزەکە دەرکەوێت دایک و باوک لەم کاتەیە بە هیچ جۆرێک نابێت بە شێوازی سەرزەنشتکردن ئاگاداری بکەنەوە وەک بە ڕێزە ئاماژە و پیالەوانەی لە ڕێ هاوڕێکەوە بۆ نمونە تووشی جگەرە کێشان بوو بێ هاوڕێکی بینیەوە لە مەکتەب کێشاوێتی یاخود ڕۆشتونەتە کافێک بێ کۆدانی شنۆک و بە ڕێزە ئاماژە و پیا باجگەرێ بخوین بە چایەکەوە بۆ نمونە ئەفوجگەرێ بکێشین بە چایەکەوە سیرەکەیت هاوڕەکەی لە هاوڕەکیەوە فێر بووە لەبەرە لەوانە خۆشی هۆکار نەبوو بێ هاوڕەکەی هۆکار بووە لەبەرەوە دایک و باوکە بێ ئەو هۆشداریان هەبێ ئەبێ لەوە تێبگەن کە بەسمانێکی زبر ینی تێ بگێنن کە ئەم شتە تۆ ئەیکی یا بەکاری ئەهێنی ئەگەر بە زمانێکی زبر بێت ئەکیدم لە دایک و باوکی وەرناگرێ ئەبێ زمانە زبرەکە بخەنە ئەو لاوە ئەگەر بیانەوێ لەم گێژاوە دەری بێنم لەم هەڵەیە دەری بێنن پێویستە بیخەنە زمانە زبرەکەیان بخەنە ئەو لاوە بە زمانێکی نرم تێ بگێنن کە ئەم شتێ ئەو ئەیکات ئەوان پێیان ناخۆشە کاریگەری خراپ و تەندروستی هەیە هەم بۆ خۆی هەم بۆ کەسانی چواردەور بە بەردەوامی لەگەڵیا بڕۆن تاوەکو وردە وردەوای لێت وازە جگەرەکێش باشە خاتو سیڤەر ڕیکلامکردن و بانگەشەکردن بۆ جگەرە و ڤایپ و ئەم ئەوانی کە باسمان کرد خراپن بۆ تەندروستی زۆر ئاسانە لێرە ڕووی ڕاگەیاندنەکان چیە لێرەیە جگەرەمان بینیوە لەسەر شەقامی گشتی بە خۆڕایی گیراوە بە خەڵک یان توتنی یەرگەلە یان ڤایپمان بینیەوە بە خۆڕایی گیراوە بە خەڵک بەس بۆ ئەوەی کە مشتری بۆ خۆیان زیاد بکەن ڕۆڵی ڕاگەیاندنەکان لێرەیە چییە؟ بەتاکێت ڕاگەیاندنەکان ڕۆڵێکی گەورە و کاریگەریان هەیە کە بۆ لە کەمکردنەوەی ڕێژەی جگەرە کێشان لە وڵاتە یەکێک لە کاریگەری زۆر گەورەکان ئەوەیە لە جاتی ئەوی بۆنە ڕاگەاندنەکانیش هەست بۆ بەرپرسیارەتی بکەن کە بە بەردەوامی بۆ نمونە ئەو زانیاریانی کە بۆنە لەسەر تازەترین زانیاریانی لەسەر جگەرە بۆ نمونە هەر شتێکە خراپە بۆتەن نەکرد جگەرەش هەر شتێکە زیانی تەندروستی هەیە بۆ مرۆڤەکان بە بەردەوامی بڵاوی بکەنەوانێ و نیکەن بە ڕێکلامێکە بۆی بۆ نە بۆ بسنسێک بێ لە پشتەوە ڕێکلامێ بکەن بۆ نە بۆ جگەرەکە لە ڕێکلامێک بێت کە زیاتر هۆشدارکردنەوەی تاکەکانی تیاابێ زیاتر ڕێنمایدان بێ بە تاکەکان و ئاگادارکردنەوەی تاک بە تاک بێت کە چ زیانێکی هەیە لەسەر تەندروستی و لەسەر کۆمەلگاکەش کاتە ڕۆڵی ڕاگەاندن ڕۆڵێکی گەورەی هەیە لەم بوارەدا ئەتوانین بە بەردەوامی بۆنە راپۆرتی تازە ڕێنمایی تازە هۆژاری تازە لەسەر ئەو بابەتانی کە زیانە تەندروستیەکانیان هەیە بۆ مرۆڤ بە بەردەوامی بڵاو پێویستیشە لە شوێنە گشتەکاندا وەک لە هەندێک وڵاتدا ئەوە پەیڕەو دەکرێت لە شوێنە ینی لە شوێنی داخراونا لە شوێنی گشتیشدا کە شوێنی کراوەیە
شوێنێکی تایبەت دابنرێ بۆ جگەرەکێشان و ئەگەر لەو شوێنەدا ئەو کەسە جگەرەکەی نەکێشا سزا بدرێت ئەو لەوانەیە وردە وردەوای لێبێت کە دوورکەوێتەوان لەبەرەوەی کە شوێنێکی تایبەت تا ئەیدۆزێت ئەوانە بۆ جگەرەکێشانەکەی لەوانەیە دوورکەوێتە وردەوردە لە جگەرەکێشان ئەو زۆر ئەوکاماژشمان پێ ئەو یەکێکە لە ڕێگە باشەکان کە ئێستا وڵاتان بەکارێنن شوێنێکی بۆ داناو تەمان بەدەر لە ئەو شوێنە بچووکی کە بۆی داناو ئەچێ و تەنیا بۆنە خۆی ئەجەستی خۆی تیاجێبێتەوانە ناتوانە لە دەرەوە بیکێشە زۆربەی شوێنەکان کە وای لێکراوە ئەمە کاریگەری تەواوی هەبوو لەسەر دابەزینی ڕێژەی جگەرەکێشان ئەگەر لە وڵاتی ئێمە شامە پەیڕەوی بکرێت و ئەمە بخرێتە بواری جێبەجێکردنەوە بە تاکید کاریگەریکی تەواوی بێ لەسەر کەمکردنەوەی ڕێژەی جگەرەکێشان لە ناوتاکەدا لە کۆتایە شتێکت هەبێ بتێ ئەماژەی پێ بیت داوا لە هەموو هاوڵاتیانەکەم ئەو کەسانی کە جگەرە ئەکێشن داواکارم لەیان کە دوور بکەونەوە هیچ شتێک پێیان ڕاگەێنین هیچ شتێک لە ژیانی ئەوان گرنگ نیە ئەوان گرنگن بۆ ئێمە و ئەبێوانی شتێ بکەن کە هیچ شتێکیش لە ژیانی ئەوان گرنگتر نییە بۆ یەکیان لە یەکەم و داوایان لە یەکەم کە لەم ژەهرە کوشندەیە دوور بکەونەوەوانێ و ژیانی خۆیان و چواردەوریان خۆشتر بێ بە هیوای سوودی هەبوو بێت قسەکانمان و ئەوانەی کە جگەرە کێشن واز لە جگەرەکێشان بێنن سپاس بۆ خات و سیڤەر مستەفا ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی کە لە سودی ڕۆژێکی نوێ ئامادە بوو لەگەڵ